لە بەرنامە بڕگەکانی دیکەدا بەردەوام باسمان لەوە کردووە کە وەرزی گەرما و هاتنی ئەم گەرمایە چ کاریگەریەکی دەبێت لەسەر تەندروستی جەستەمان کە هەرێکیان بە شواز لە شوازەکان کاریگەری دەبێت. ئەمجارە باز لە کاریگەریەکانی وەرزی گەرما دەکەین لەسەر پێستمان و بزانین چۆن خۆمان پارێزین و ڕێگاکان چین لەوەی کە پێستێکی تەندروستمان هەبێت تاوەکۆم گەرمایە تێدەپەڕێت. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر هێمن زەمان پسپۆری جوانکاری نەخۆشیەکانی پێست کە دکتۆرێکیان زۆر بەخێر بێ. دەزانین کە لەگەڵ هەموو وەرزەکاندا تەورێکمان دەبێت لەسەرەوەی کە کاریگەری ئەو وەرزە لەسەر پێست لە وەرزی هاویندا گەرما چ کاریگەریەکی دەبێت لەسەر پێستمان؟ طبعا کاریگەری با بڵێن گەرما یاخود خۆر دوو لایەنەیە، لە هەنێ حاڵەتە باشە، لە هەنێ حاڵەتە بەڵام کاگاتە و حاڵەتەی کە بەرکەوتنەکە زۆر بێت، کاریگەریەکە زۆرە بێت با بڵێن. طبعا ئەم گۆڕینی چواروەست فەسڵی ساڵە یەکێکە لە شتە زۆر باشەکان بە تایبەتی لە لایەنی دەرونیەوە تۆ هەر سێ مانگ جارێکی تر لە ڕووی دەرونیەوە ڕیفرێشە بێ بەهۆی گۆڕانکاری ئەم مەرزانەوە. بەڵام لە وڵاتی ئێمەدا وەرزی هاوینمان زۆر گەرمە، سابەت نازانێت لەوە دەرەچێت کە سوودی لێ ببینیت زۆرترینی ئەبێ بە زیان. لەبەرەوەمە پێویستە کە تاوەکو بتوانین کە پارێزگارێکی باش بکەین بۆەوەی کە زیانەکانی ئەم بەرکەوتنی تیشکی خۆرە و هەم گەرمایە کەم بکەینەوە. طبعا تیشکی خۆر لە بە دوو ڕێگەی جیاواز کاریگەری خراپی هەیە لەسەر هەم پێست هەم جەستەی مرۆڤ. یەکان لە ڕێگەی بەرکەوتنی تیشکەکانە و تیشکی سەروەنەوشەیی جۆری UVA و UVB، یەکان لە ڕێگەی بەرزبوونەوەی پلەی گەرمیە. پلەی گەرمیەکەش جارێکی تر ئەبێتەوەی ئەوەی کە ئێمە بەشێکی زۆر لە ئاوش لە مەنی جەستەمان لە دەست بین، کەمیش ئەگەر بگاتە ڕادەیەکی زۆر کاریگەریەکی خراپیە بێت لەسەر بەڵانس و هاوسەنگی کانزاکانی جەستە و هەروەها لەسەر ئەندامەکانی جەستە. تەنانەت بە جۆرێک ئەگەر بێت و ئەم کەسە فریای خۆی نەکەوێت لەوانەیە بە تایبەتی و کەسانەی کە بێلانەن یاخود لە شوێنەکان تەنیا بن لەوانەیە مەترسی تاوە لەسەر ژیانیان دروست بکات و بە کۆتایی هێنانی ژیانی ئەم کەسە کۆتایی بێت. لەبەرەوە بە تایبەتی ئەم کەسانەی کە زۆربەی ئەم حاڵەتانەی کە ڕوادانم کەسانن کە بێلانەن یاخود بێکەسن بەهۆی بەرزبوونیەکی زۆری پلەی گەرمیەوە شلەمەنی و هینەکانیان لە دەستەیەن و کازاکانیان تێکەچێت و بێتە هۆی لە دەستدانی گیانی ئەو کەسە. حاڵەتێک پێش ساڵی پار ئەم کاتانە لە سەفەر بووم لە دەرەوە لەسەر شەقامێک بە حکمی ئەوەی کە لە دەرەوە لە ئەوروپا ئەم حاڵەتە زۆرە کە بێلانەکان هەن. لە شوێنێکەوە سابووم پلەی گەرمی زۆر بەرز بوو و ڕادەی 6 بەرزە، هەستم بە تەواوی تێکچوونی ئەم کەسە کرد کە لەسەر جادەکە بوو. ئەم کەسانەی کە لەو دەوروبەرە ناگادارم کرد پەیوەندیان کرد هەرەو کاتە ئەمبولانسێک هاتووە ئەم کەسەی بەرد چونکە پلەکانی گەرما زۆر بەرز بوو و لە شوێنێکا بوو کە تاوە کاریگەرێکی لەسەری هەبوو. لەبەرەوە ئەو کەسانەی کە بەم حاڵەتەن پێویستە ئاگاداریان بن، مناڵ پێویستە ئاگاداریان بنیانی ڕۆژانە کە زۆر جار هەیە ئەڕۆنە دەرەوە لە پلەیەکی گەرمی زۆر بەرزە لەوانەیە وەرزش یا یاری بکەن، دایک و باوکان ئاگال لێ نەبن لەوانەیە بەترسی لەسەر ژیانیان دروست ببێت، ئەبێ ئاگاداری ئەم حاڵەتە بین. سەبارەت بەلایەنی تیشکی سەروەنەوشەوە کە مەترسیەکە دروستە کات ئێمە زۆرترین ئێمەوەکو پزیشکی پێست و جوانکاری ئەمە بابەتە سەرێکێکی ئێمە و گرنگە لە لای ئێمە. کاریگەریەکانی بە دوو شێوازی جیاواز دەرەکەوێت. یەکێکیانەوەیە کە ئەبێتە هۆی زووپیربوونی پێست، یەکێکی تریان ئەوەیە کە ئەبێتە هۆی تێکدانی خانەکانی پێست و دروستبوونی شەرپەنجە و ماکەکانی پێش شەرپەنجە و مەترسەکانی تر لەسەر تێکچوونی پێستەکە دروستەکات. دکتۆر هەر دەربارەی کاریگەری خراپەکانی تیشکی خۆر لەسەر پێستی ئێمە هۆشیاری تەندروستیمان بەداخەوە ئێستش لەناو کۆمەڵگەی کوردەواری کەمە مناڵێکی تەمەەن 14 ساڵ و 15 ساڵ بڕوا ناکەم دژە خۆر بەکاربێنێکە چێتە دەرەوە وە گەورەکانیش بەکاری بێنین ئەوەندە گەرمە ینی دوای ڕەنگە نی و کاتژمێری تر نامێنێ کاریگەریەکەی نامێنێ ئەم تیشکەی کە لە پێستمانەدا و ئەی سووتێنێ بە دڵنیاییش ئەی سووتێنێ من زۆر جار خوارێککەوتۆ هەستم بە قسانەوە کردەوە. ئەمە کاریگەرە درێژماوەکەی چەندێک ئەمێنێتەوە زۆر جار بینین پەڵە لەسەر پێسمان دروستە بێ یاخود پێسمان ڕەنگی گۆڕێ بە ئاسانی نایەتەوە. ئەم گرفتە پێست چی لێت لەم حاڵەتەیە؟ تاوان بەرکەوتنی تیشکی خۆر کاریگەریەکە
کیومەلێتیڤە ینی کۆ ئەبێتەوە ینی تۆ ئەگەر بۆ نمونە لە مناڵیەوە ئەگەر ڕۆژی یەک کاتژمێر بەرکەوتنی خۆرت هەبێت کە هەشمانە کە بدڵناوی و هەشمانە ئەم کاریگەری ئەگەر لە داهاتووە با بڵێن کاریگەریەکە لەسەر پێستی تۆ هەمووی کۆ ئەکرێتەوە باشە ینی ڕۆژی کاتژمێرێکە لە مانگێکە ئاگاتە 30 کاتژمێر لە ساڵێکە تۆ حسابیکە 360 کاتژمێر بەم شێوازە ئەم کاریگەریەشی بە پێی ئەو بەرکەوتنە زیاد دەکات لەبەرەوە ئێمە نابێ مثلەن ڕۆژانە گەر نیو کاتژمێر یا کاتژمێرێکە خۆر بەرمانەکەوێت بەکەمی بزانین بڵێنجا کاتژمێرێک چییە لە 24 کاتژمێر یا نیو کاتژمێر چێچکە ئەمەی ئەمڕۆ سپین و دووسپەی هەمووی بەیەکەوە کاریگەریەکە دروست دەکات و تازەترین توێژینەوەکانیش ئەمان دەرخستووە کە زۆرترین کاریگەری تیشکی خۆر بەر لە 18 ساڵیە ینی لەو تەمەنە مناڵیە تاوەکو گاتە 18 ساڵی زۆرترین کاریگەری تیشکی خۆ لەسەر پێست جێهێڵێت لەبەرەوە ئەو کاریگەری تەسیری بێ بۆ تەمەنی دواتری بەدڵنایەوە ینی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی زوو پیربوونی پێست هۆکارە سەرەکیەکانی تێشکانی خەلایەک کۆلاجینی و لاستیکی خۆرە ئەنی هیچ شتێک لەو هۆکارانێکە بێتە هۆی زوو پیربوونی پێست و تێشکانی کۆلاجین بەقەدەر خۆر کاریگەری نییە یعنی دوژمنی سەرەکی بە گەنجمانەوەی پێست بریتێ لە تیشکی خۆر چونکی خۆر زۆرترین کاریگەری هەیە دکتۆر مەبەستم وایانەی گەنجێک لە 15 ساڵیەوە خۆر لێدا بێتە هەژدا ڕەنگە کاگاتە 20 ساڵی تر هۆشیاریەوەی هەیە ئاگای لە تەندروستی خۆی بێ بچێکەمێ خۆی جوان کاجا لە خانمان بەیان لە پیاوان بێ کەیسێک کە دێتە بەردەمی جەنابەت لە 15 ساڵی و خۆر لێدا ئەکرێ بڵێن کار لە کارترازاوە یاخود کۆنتترۆلکردن و چارەسەرکردنی زۆری پێچی و قورسترە خۆی لە چاکسازیە هیچ کاتێک درەنگ نییە بەڵام ئێمە وا باشە لێرەوە دەست پێ بکەین دایکان و باوکان چاودێریەکی وردی مناڵەکانیان بکەن خۆی ئێستا لایفستایلی ئەم سەردەمەی ئێستا لایەنێکی پۆزیتیڤی هەیە و لایەنێکی نێگەتیڤی هەیە ئێستا کەمتر لە جاران مناڵ ئەڕواتە دەرەوە بۆ یاریکردن کە ئەمەش لەم ڕوەوە بەرکەوتنی خۆر باشە بەڵام ڕوویەکی تر ئەوەیە کە ئەو مناڵە لە ماڵەوەیە بەردەوام خەریکی شاشەکانە کامەش نێگەتیڤ پۆینتەکەیەتی و خراپە بەڵام من ئەمەوێتە ژێ دایک و باوکان بکەم با مناڵەکان بنێرنە دەرەوە بۆ یاریکردن بەڵام لە شوێنێکا یاری بکەن کە تا بکرێت مەسەرەن سێبەر بێت و لە بەیانیان زووا بێت یا ئێواران درەنکە کاریگەری خۆرەکە کەمە بێتەوە و سێبەر زیاتر ئەکشێت سێبەری زیاتر هەیە بەم شێوازە بێت یاخود لە قاعیدا خراوە مەسەرەن یاریەکان بکرێت و بەم شێوازانە تاوەکو بتوانێت هەتا لە ڕێگەی جروبەرگەوە با بڵێن مەسەرەن بەکارهێنانی کڵاو و کاسکێت و فانیلەی قۆڵ درێژ و ملداخراوە ئەمانە گرنگی خۆیانیان هەیە کە ڕاستەوخۆ تیشکەکە پێستیان ناکەوێت و زیانەکان کەمەکاتەوە زۆر لە سەیران و لە شوێنێکە کە مەسەڵەن زۆر خۆر با لە هەنێ منداڵ زۆر جاپاس لەو دەکە کە جۆرە حساسێتی دروستەکە سوربوونەوەیەکی زۆر ئەمەژەر بەوەی تیشکی خۆرەوەیەوە چۆن بزان ئەم منداڵە حساسەتی هەیەبوون بە خۆر بە گەرما بەڵێ یەکێک لە کاریگەرەکان تیشکی خۆر بریتێ لە فۆتۆسەنسیتیڤیتی یاخود فۆتۆ ئەلەرجی هەنێک کەس هەیە هەستیاری هەیە بە بەرکەوتنی تیشکی خۆرەکە لە شێوازی زیبکەی ورد یا نوختەی ورود لەسەر پێستەکە دەرەکەوێتەوە مانە و چەند حاڵەتێکمان لەم حاڵەتەی جیاجیا هەیە کە ئێمە بە تایبەت بۆ پزیشکیانی پێستە کە حاڵەتەکان جیا ئەکاتەوە بەڵام ئەم حاڵەتە تۆزێک ڕێگریتنی زەحمەتە چونکە بە بەرکەوتنێکی بەسیتی یا کەمی تیشکی خۆریش هەر ڕوو ئەدات لەبەرەوەی زۆر جارم کەسە ناچارە بێت کە چارەسەر و دەرمان بەکاربێنێت بەڵام کاریگەریەکی تری تیشکی خۆر ئەوەیە کە پەیوەندی بە جۆری پێستەکەەوە هەیە ئەم کەسانەی کە تەبەن جۆرەکانی پێست 6 جۆرمان هەیە لە جۆری یەکەوە تا 6 جۆری یەک ئەم جۆرانەیە کە پێستەکە زۆر کاڵە مۆکانیان کاڵە چاویان کاڵە ئەمە ژمارەیەکە جۆری شەشەمیان کە کۆتایەکەیەتی ئەمەیە کە پێست ڕەشەکانن ئەمانەی کە قژیان ڕەشە و پێستیان ڕەشە و چاویان ڕەشە ئەمە جۆری شەشەمیانە جۆرەکانی تر لەم بینیان لە بین یەک و بۆ نمونامانەی کە پێستیان گەنمیە ئەمانە لە جۆری سێ یا چوارن کاریگەری تیشکی خۆر بە پێی جۆری پێستەکە ئەگۆڕێت بۆ نمونە ئێمە کە پێستمان گەنمیە یا ئەسمەرێکی کاڵین بە بەرکەوتنی تیشکی خۆر زۆترین کات ئەسمەرتر ئەبین
و نەمەش و خاڵ یا نەمەش لەسەر پێسمان دروستە بێت بەڵام ئەو کەسانەی کە لە جۆری 1 و 2 یا 3 ئەمانە پێستیان سوور و سپیە ناسکن کە بەرکەوتنی خۆریانە بێ پێستیان ئەسووتێت یعنی ئەسمەر نابن لە جیاتی سووتان پێستیان ئەسووتێت ئەم جۆرانەش مەترسی زیاتریان لەسەرەوە دروستبوونی شێرپەنجە چونکە دەرەنجامی بەرکەوتنی تشکی خۆرەکە بە تایبەتی ئەگەرەمە زۆر بێت و زۆر دووبارە ببێتەوە ئەم خەلایانە گۆڕانکاریان بەسەرایەت یعنی لە خەلایەکی ئاساییەوە لە خانەیەکی ئاساییەوە گۆڕێت بۆ خانەیەکی شێرپەنجەیی و دوو جۆری سەرەکی شێرپەنجەش هەیە BCC بەیزە سەڵ کارسینۆما لەگەڵ سکوامە سەڵ کارسینۆما کامانە شێرپەنجەی پێستن زۆرترین کات بەهۆی بەرکەوتنی تیشکی خۆرە و دروستەبن جۆرێکی ترمان هەیە خۆشبەختانە ئەمە لە وڵاتی ئێمە زۆر کەمە لە هەمویان مەترسیدارترە میلانۆما چونکە کە لە پێستا دروستە بێ ئەگوازێتەوە بۆ ئەندامەکانی تر وەکو مێشک وەکو سیەکان و زۆربەی ئەندامەکان ئەگوازێتەوە بەڵام خۆشبەختانە لە وڵاتی ئێمە کەمە لە وڵاتەکانی وەکو کەمە یا هەر نییە دکتۆر هەیە بەڵام زۆر چۆنە نیشانەکانی پێستەکە چی لێ دێ نیشانەیەکی با بڵێن خۆی میلانۆما ئەمە شێرپەنجەی خانەکانی ڕەنگە ئەمریکا ڕنگ دروستەکات زۆرترین کار لەسەر شێوازی خاڵ و نیشانەکانی سەرپێستە ئەمەی کە خۆمان زۆر بەمان هەمانە ڕەشان بەشی پێست با بڵێن شوێنێکی دیاریکراوی نییە بەڵام ئەگەر بێت و هۆکاری دروستبوونی ئەم حاڵەتە بۆی بەرکەوتنی خۆرە بێت لە شوێنانە زیاترە بێت کە بەرکەوتنی خۆر هەیە وەکو نیشانەکانی سەرپێست هەیە کە ڕەنگە ڕەشەکانیان هەیە ڕەشە تۆخەکان ئەمی شێرپەنجەکەش بەم شێوازەیە با بڵین بەڵام کۆمەڵێک نیشانەی تریتی هەیە کە زیاتر پزیشکانی پێست ئەتوانن جای بکەنەوە بەڵام کۆمەڵێک نیشانە هەیە بۆ نمونە ڕەچاوکار ئەگەر کەسێک نیشانەیەکی ڕەشی لەسەر پێستی هەبوو ئەم نیشانە کۆمەڵێک گۆڕانکاری بەسەراهات ئەبێت بە هەندۆری بگرێت و سەردانی پزیشکی گۆڕانکاریەکان و پوچی مەبەست لە حەجمی گەورەبوونیان یەکێ لەوانە گەورەبوونیەتی دووەمیان ئەوەیە کە ئازاری هەبێت یا کولانەوەی هەبێت سێ خوێنی لێبێت مثلەن خوێن بێت لە نیشانەکە و ڕەنگەکەی بگۆڕێت ئەمانە کۆمەڵێک نیشانن دکتۆر باریزن ئەو خاڵانەی دروستەوەتە بەرزترن لە ئاستی پێسەکە هەندێک جار لەوانەیە بەرزتر بێت لە ئاستی پێستەکان جێجار لەسەر مستەوای پێستەکە بێت و هەندێک جار ئەم حاڵەتە نەبووە و ئەم نیشانەیە نەبووە لە سەرپێستی و دروست بووە هەندێک جار خۆی نیشانەیەکی هەبووە نیشانەکە تەبیعی بە بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کاتە گۆڕانکاری تیادا ڕوادات چکە بڵێ و نەڵێن ئێمە ژمارەیەکی زۆر هەمومان خاڵ ئەوەی کە پێوتر خاڵ یاخود نیشانە لەسەر پێسمان هەیە بەڵام ئەمانە خاڵی ئاسایی ناخۆ نیشانەی ئاسایین بەڵام هەندێک جار گۆڕانکاریان تیادا ڕوو ئەدات و ئەبێ بە شێرپەنجە و لەبەرەوە لەگەڵ ڕوودانی ئەم گۆڕانکاریانە وا باشە ئەم کەسە سەردانی پزیشکی پسپۆڕی تایبەت بکات بۆ ئەوەی پشکنینی پێویستی بۆ بکات و دڵنیابێتەوە لەوەی کە حاڵەتێکی مەترسیدار نییە وڵەکان تواماژت بە شتێکی گرنگ کردوانی کە هەنێک کەزەیە ئەستیاریان هەیە کە گەرمایەکی زۆریانە بێت یاخود خۆرێکی زۆر لیانات و ئاڕەگێتە خوار بە ناوچەیە زیبکە لێرەیە دروستە بێت ئەمە چۆن چارەسەری هەیە چۆن خۆی پارێزایە بە دژەخۆر بەردەوام بەکاربێنێت ئەمە دروستە بیان زۆر کەسەیە ئەڵێ دژەخۆر بەکارێنمە بێتەوەی زیبکە طبعا دروستبوونی زیبکە یاخود هەوکردنی سەلکی مولا لە وەرزی هاوینە زیاد دەکات یەکێک لە هۆکارەکانی بریتێ لە زۆر ئاڕاکردنەوە چونکە هەتەم ئاڕاکردن کاریگەری هەیە لەسەر بەڵێ ئاڕاکردنەوەکە هۆکارێکە بۆ دروستبوونی هەوکردنی سەلکی مو طبعا هەوکردنی سەلکی مو هەر هاوشێوەی زیبکە دەرەچێت چونکە ئەم ئاڕاکردنەوە زۆر جار هەیە کە وەکو پێویست ناتوانێت ئاڕەکە دەربچێت یاخود کە دەرەچێت و لەسەر پێستەکە ئەمێنێتەوە ژینگەی بەکتریا سوودبەخشەکانی سەرپێست کە هەیە پرۆبۆنم بەکتریە مەکنی کە بەشدارە لە دروستبوونی زیبکەیە ئەم ژینگەیە تێکەیات وای لێ کاتەم کەسە چانسی دروستبوونی یاخود ئیتیهامکردنی سەرکەکمەکانی زیاد ببێت و تووشی دروستبوونی زیبکە ببێت ئەمە ئەو کەسانە با بڵێن خۆیان لە زۆر ئاراکردنەوە بە دوور بگرن لەگەڵ زۆر ئاراکردنەوەیە وا باشە لە ڕێگەی غسولی تایبەتەوە پاکەروی تایبەتەوە دەمو چاپ شۆرێت و ئەگەریش
ئەم حاڵەتە هەستی کرد زۆر لەوە زیاترە کە بتوانێت بە خۆپارێزی چارەسەر بکرێت سەردانێکی پزیشکی بسپۆڕی پێنج بکات بۆەوەی هەنێ کرێم و چارەسەری تایبەت بەمە هەیە بەکاری بێنێت بۆەوەی کە زیاد نەکات دەچێتە قۆناغێکەوە کە ناچار بێت کە حەب بەکار بێنێ ڕۆژانە و چەند مانگێک بەکاری بێنێت بێت جەخۆری زۆر کاریگەریە ینی بەڵێ بەکارهێنانی بەڵێ بەکارهێنانی دژەخۆر بێت دژەخۆرێک بێت لەگەڵ پێسی ئەو کەسەیە گونجاو بێت و پێکاتەکانی گونجاو بێت تۆ ڕێک گرفتەکەەوە ئەمە خۆمان تەشخیص بۆ خۆمانەکەین بەرمایی چیە بۆ خەڵک چۆن جەخۆر بەکار دەرمانخانەکانێک سەر لە خۆی جەخۆرێکی ئاات بەڵێ وا باشە هەر کەسێک ئەگەر تەنها بۆ جارێکیش بێت سەردانێکی دکتۆری پزیشکی پێست بکات بۆ ئەوەی کە جۆری پێستەکە تحدید بکرێت و دژەخۆرەکە بە گوێرەی پێستی ئەو کەسە تحدید بکرێت و دژەخۆرێک بەکاربهێنێت کە لەگەڵ پێسیا گونجاو بێت و بەداخەوە لە وڵاتی ئەمەدا بازار کۆنتترۆل کراو نییە جۆرەها مادە و دژە خۆریەتە ناو بازارەوە زۆر جار هەیە گرفت دروستەکە ئەمانە یاخود گرفتێکی زۆر باو هەیە ئێستا زۆرێک لەوانەیە کەیان تووشی زیبکە بوون دەرەنجامی زۆر بەکارهێنانی کۆمەڵێک لەو ڕۆتینانەیە کە خەڵک وەکو چاولێکەری بۆ نمونە ئەڕوان لە لەگەی یوتیوبەرێکەوە یاخود چالاکوانێکەوە بۆ ئەکتیفکردنی سوۆشەڵ میدیا باسی بابەتێکە کە ئەڵێ من ئەمە و ئەمەم بەکارهێناوا باش بوو یاخود مەسەلەن بۆ ڕێکلامێکی بازرگانی خەڵکێکی تریشەچێت کوێرانە هەماش دووبارە ئەکاتەوە لەوانەیە بۆ ئەم کەسە ئەم ڕێگەیە دروست بێت بەڵام بۆ تۆ ئێمە چۆن 8 ملیار کەسمان هەیە لەم دنیادا هەروەکە بینین هەمومان ئەندامەکانمان یەک ئەندامە بەڵام کەس لە کەس ناچێت و لە ڕووی تەبیعەتیشەوە کەس لە کەس ناچێت یعنی هەمومان تەبیعەتمان جیاوازە شکڵمان جیاوازە پێستیشمان وەڵامی پێستیشمان بۆ چارەسەرەکان جیاوازە لەبەرەوە زۆر جار هەیە گرفتەکە بە لاساییکردنەوە دروستە بێت ئەو کەسە لاسایی کەسێکی ترەکاتە بێ بزانی گرفتەکەی ئەم چییە ئەچێت هەمان چارەسەرەکانی ئەم بەکارهێنێت لە جیاتی ئەوەی کە گرفتەکەی خۆی چارەسەر بکە خراپتری ئەکات مشکلەیەکتر بۆ خۆی دروستەکات زۆر باشە دکتۆر هەلەم چەند خولەکانەی ماوانە با بچینە سەر باسی جوانکاری بەڕێز دۆکو پزیشێکی پسپۆڕی پێست و جوانکاری ئەو کەسانە یاخود ئەو کەیسانەی کە ئەیانوێ ئیش لەسەر دەم و چاویان کەم جاو و لیزەر بێ بۆ تۆکس و فیلەر و پلازما و میزۆ و کۆمەڵێک شتان هەیە یا لابردنی خاڵ و پاکردنەوە لە کۆتەیە کە دێتە دەرەوە خۆرێکی زۆر بەتینەیە کام نەفەرش زۆر خۆی بەڕاستی بپارێزە دیسانەوە هەر پارێزگانی ناتوانێت خۆی بپارێزە لەو تیشکە زۆرانە ئەمە لەم وەرزانەیە خۆمان بپارێزین لەم جۆرانە یان چۆن مامەڵە بکەین چکە خۆرەکە زۆرە و ئایا پێستەکە ناسک بۆتەوە یاخود ئیشی لەسەر کراوە ئەگەر ئەوەیە تووشی پەڵە یاخود گرفتی تر بێت بەڵێ سەبارەت بە و پرۆسیجرانەی کە جەنابەت باست کرد و چارەسەرانە ئەمانەی کە زۆر گرنگن بۆ خۆپارێزی بکرێت لە تیشکی خۆر بەکارهێنانی ئامێر و لەیزەرەکانە بابەتەکانی تری وەکو پلازما یا فیلەریا بۆ تۆ کە زۆر گرنگ نییە با بڵین لە دوای ئەنجامدانیاندا با بڵین بەڵێ بەرکەوتنی خۆر گرنگ نییە بەڵام بەکارهێنانی ئامێر و لەیزەرەکان بە تایبەتی لەیزەرەکانی وەکو لەیزەری ئەندیاگەمە کە بۆ چارەسەرکردنی شڵی و نەمەش و خاڵ بەکارهێنرێت بەکارهێنانی لەیزەری CO2 بۆ چارەسەرکردنی ئاسەواری زیبکە و زیبکە و هەنێ حاڵەتی تر هەیە وەکو باڵوکەی تەختۆمانەیە بەکارهێنرێت هەروەها لەیزەرەکانی مو لەیزەری ئەلەکسەندەرایت و داهێدوەمانە کە بۆ چارەسەرکردنی مو بەکارهێنرێت لە دوای بەکارهێنانی ئەمانەوە باشە ئەو کەسە بەرکەوتنی لەگەڵ خۆرە زۆر کەم ببێت چونکە ئەمانە خۆیان چالاکێکن بۆ ئەوەی کە خانەکانی ڕنگ چالا بکەن تاوەکو ڕەنگی زیاتر دروست بکەن ئەگەر هۆکارێکی ترت هەبێ وەکو بەرکەوتنی خۆر وا ئەکات ئەم کاریگەریە زیاتر ببێتەوە ئەم کەسە تووشی پەڵە بکات و پەڵی بۆ دروستکات لە دوای ئەنجامدانی ئەم چارەسەرکردنی لەیزەر و ئامێرانەوە ئەی و جوانکارانی کە بۆن باشترە لەم وەرزەدا بکرێ بە دەر لە وەرزی زستان چ جۆرە جوانکاریەکە چ شتێکە کە ئێستا بیکە باشترەکە تاوکەی گاتە وەرزی سەرما و زستان
خۆی هیچ کام لەمانە زۆر کاریگەریان نییە لەسەر وەرزەکان بگرە مهنەی ئەم کەسە دەورە بینێت با بڵێن پستا کەسێک کە ئەندازیارێکە یاخود ئیشەکەی لەبەر خۆرایە کارمەندێکی هاتوو چۆیە لەم وەرزەدا زۆر قورسە بۆ ئەم کە کاری چاندنەوەی قژ ئەنجام بات بۆ ئەو واگونجاوترە لە وەرزی زستانە ئەنجامی بات لەبەرەوە چارەسەرەکان زۆربەی کات بە پێی میهنە یاخود ئیشی ئەو کەسە پزیشکەکە پرسیاری لێەکە بزانە میهن و ئیشی ئەو کەسە چییە ئەگەر کەسێک بۆ نمونە کارمەند دەبێ ئیشەکەی لە ئۆفیسێک بێت با بڵێن لەوە ئەچێت وەرزی هاوین و زستان بەنسبەت ئەمە گرنگ نەبێت بەس بیرمان نەچێت بۆ نمونە ئەو ئامێر و لەیزەرانە کە باسمان کرد پێویستیان بە خۆپارێزی لە تشکی خۆرە زۆربەی جار زۆربەی کەسەکان واتێگە ئەبێ تەنها لە زستانە ئەنجام بدرێت بەڵام ئەنجامدانی ئەم لەیزەرانە لە هاوین و لە زستانە فەرق ناکات بە مەرجێک تۆ پارێزگاری خۆت بکەیت چکە ئەگەر بێت و لە وەرزی زستانیشە ئەنجامی بکەیت ئەگەر پارێزگاری لە خۆر نەکەیت زۆر جار هەیە لە وەرزی زستانە یەک هەفتە بە کاملی هەمووی خۆر لە دەرەوەیە کاریگەری خۆریش لە وەرزی زستان و هاوینە تەنها فەرقەکەی لە بەهێزی خۆرەکەیە و لە ماوەی بەرکەوتنەکە ماوەی کورتی ڕۆژایە با بڵێن ئەگینا ئەگەر تۆ لە هاوی نابێت یان لە زستان نابێت کاتژمێرێک خۆر لێت بات کاریگەریەکەی جیاوازێکی ئەوتۆ دروست ناکات بە نسبەت ئەم حاڵەتان تۆ لە تەوری پێشووترا زۆر باسمان لە جۆری خواردن و شێوازی خواردن لەسەر وەرزش کرد خواردنیش کاریگەری هەیە لەسەر جوانی مانەوەی پێست بەدڵنایەوە خواردنی تەندروستەکان کاریگەریەکی باشیان هەیە لەسەرەوەی کە هەموو تەندروستی ئەو کەسە بە باشی بمێنێتەوە لە ناویشیاندا پێست ئەو خواردنانەی کە ناتەندروستن بە دڵناییەوە کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە پێست بە ناتەندروستی بمێنێتەوە و زووتر پیر ببێ زووتر تاک بچێت بابەتەکانی وەکو گازۆ بادەم بۆ نمونە لە ناوچارە ساتامانە کاریگەریەکی باشیان هەیە لەسەر کەشەی پێست مەسەڵەن ماست کاریگەریەکی باشی هەیە چونکە مادەی ستریک ئەسید و ئەمانەی تایە و فاتی ئەسیدەکان ئەمانەی کە فاتی ئەسیدیان تایە خواردنی دەریایەکان ئۆمەگا 3 و فری فاتی ئەسیدەکانیان تێدا ئەمانە کاریگەری باشیان هەیە لەسەر گەشەی پێست و گەشەی پێست باشترەکەن. دکتۆر یەک بابەت هەیە ڕەنگە بە دوو جۆر پرسیار هەڵگرێ ئەویش قژی پێستی سەر لە وەرزی هاوین لەم گەرما بیار عراقکردنەوەیکی سەریش لە بەشی سەرەوەی زۆر جار ینی گەرمایەکی زۆر بەرەکەوێ ڕۆشنی چاوریەکی زۆر لە پێستی سەر ئەبێتە هۆکاریەوەی بڵێن مو تووشی گرفت بێ ئەمە یەک ینی چۆن کۆنتترۆلیەوە بکەین بابەتی ئەوەی کە پلازما بۆ خژەکرێت بۆ سەرەکرێت لە چه قۆناغێکە ئەمە سوودی لێوەرگە مەسەن کەس هەیە هەر بڕاستی سەری قژی پێوە نەماوایە بێ بە پلازما قژی دێتەوە ئەمەیان ئەو قۆناغی کە تۆ کاتی خۆیەتی پلازما ئەنجام دەی بۆ قژت بۆی لە وەرین یاخود بەهێزی بکەیتەوە. بەڵێ هەمووان ئەزانین گۆڕانکاری تەمەن گۆڕانکاریەکی حتمیە و هەموومانە بێ پیادا بڕۆین لەگەڵ چوونە سەرەوەی تەمەنیش لەگەڵ هەڵشانی تەمەن گۆڕانکاریەکان لە هەموو جەستەی مرۆڤ ڕوو ئەدات ئەم گۆڕانکاریانەش گۆڕانکاریەک نییە زۆر کەس هەیە وا تێگات کە پیری ئەوەیە کە لە 50 ساڵی ڕۆیان یا لە 6 ساڵی ڕۆیان پرۆسی پیربوون پرۆسەیەکی بەردەوامی درێژخایانە یعنی هەنێ نیشانەی لە 70 ساڵیا دەرەکەوێت هەنێکی لە 30 هەنێکی لە 40 هەنێکی لە 50 دەرەکەوێت ئەم پرۆسەیە وردە گۆڕانکاریەکان ڕۆیان یەکێ لەمانە لاوازبوونی قژە وردە لاوازبوونی تاڵەکانی قژە وەرینی تاڵەکانە سەبارەت بە ئەنجامدانی پلازمای دەوڵەمەند بە پەڕەکانی خوێن یاخود چارەسەرەکانی تری وەکو میزۆسێراپی تایبەت بە گەشەی قژ ئەمانە زیاتر بۆم حاڵەتانە سوودی هەیە کە یەکێ لەوانە بۆ نمونە بەهۆی تەمەنەوە کە قژ وردە لاوازە بێت تۆ ئەتوانی لە ڕێگەی بەکارهێنانی کۆمەڵێک شامپۆ و دەرمانی تایبەت و پلازما و میزۆسێراپی وا بکەیت کە ئەم پرۆسەیە خاوتر بکەیتەوە گەشەی قژەکەت باشتر بێت درەنگتر لاواز ببێت یاخود کەسێکی تر بەهۆی هەنێک لە گرفتی ترەوە بۆ نمونە فشارێکی دەرونیەوەیە یاخود بۆی نەخۆشکەوتنێکەوەیە یاخود بۆ خوێندکارێکە لە دوانزەی ئامادەیە سترێسێکی زۆری هەبووە یاخود خانمێکە مناڵیە بێت بەهۆی فشاری مناڵبوونەکەوە قژیان لاوازە بێ دەتوانێت سوود لەم چارەسەرانە وەربگرێ وەکو
وەکو پلازما و میزۆسۆراپی و کۆمەڵێک چارەسەری تر هەیە بەڵام کاتێک کەسێک ڕوتانەوەیەکی بۆ ماوەیی هەیە تەبەنەمە پەیوەندی بە هۆرمۆنی ئەندرۆجین و تێستۆستێرۆنەوە هەیە کە بێتەوە لاوازبوونی تاڵەکان ئەمە ئەگەر پلازماش یاخود میزۆسێراپی ئەمانش ئەنجام بدە کاریگەریەکان زۆر کەمە بێت لەبەرەوە باشترین چارەسەر لەم حاڵەتەدا ئەوەیەم کەسە لە کاتی گونجاوە کاری چاندنەوەی قژ ئەنجام بات لە دوایی چاندنەوەی قژەکە ئەتوانێت جەساتی پلازما و میزۆسێراپی ئەمانە سوودمەند بێلەی بۆەوەی کە هەم ئەمەی کە زەرعی کردووە سوودمەند بێت و هەمیش تاڵەکانی خۆی کەماوە سوودمەند بێت لە ئەنجامدانی ئەو پلازما میزۆسێراپیانە. سپاس دەکەین بەڕێز دکتۆر هێمن زەمان سپۆری جوانکاری نەخۆشیەکانی پێ زۆر بەخێر سپاس بۆم دەرفەتە بێنێت بەخش سپاس دەکەین دەستکان خۆش زۆر سپاس.